هرچار پیشمرگین کاروان چارم گل کوبان مابون جبو کو چکین گران ین کو پیشمرگل لگل خوب بریبون کوبان وگرینن ایرو سری سبه به چکین خو ین گران و وگرگان باشور کردستانی فرماندار کی کاروان چارم یا هزم پیشمرگل کوبان بناو یاسین غریب جبو تورا مدیا رودا به راگاند کو 12 پیشمرگین کاروان چارم لکوبان لگل چکین خو ین گران مابون ول سر سه بشان او همو وگرگان باشور کردستانی یاسین غریب کو پلیاوی عمیده هروها گفت جبر کو هجمار اتومبیل لشکری این پیشمرگه زیده بو لما 22 پیشمرگه جباشور کردستان در بازی باکوری کردستان بود جبو کو لگل چکین گران اتومبیل لشکری جکوبانه وگرن وەکو هێزی پێشمەرگەی کوردستان لە شاری کوبانی لە وەزبەی چوارەمە بەشدار بووین پاش ئەوەی کە ئەم وەزبەیە کە هاتینەوە بە 67 ڕۆژمانەوەمان لە شاری کوبانی ئەمڕۆ ئاخر ڕۆژ کە ئێمە گەڕاوینەتەوە خاکی کوردستان دیارە تێگڕای وەزبەکان لە وەزبەی یەکەمەوە تاکو ئیمڕۆ 181 ڕۆژ ئێمە لە ناو شاری لە خۆرە ئاوای کوردستان ماوینەتەوە لە شاری کوبانی دوای ئەوە دوای ئەوە هاتوینەتەوە خاکی تورکیا و لە ڕێی هەماهەنگی لەگەڵ وەزارەتی پێشمەرگەیە تەنسیق کرا بۆ گەڕانەوەی هێزی پێشمەرگە بە یەکجاری لە دوای ئەوەی کە وەزبەیەکمان بە فڕۆکە گەڕانەوە خاکی کوردستان بۆ هەولێری خۆشەویست ئەوانی کە مابووینەوە پێگاتوین لە 12 کەس ئەوانیش بە سێ وەزبە گەڕاینەوە کوردستان و لە ڕێی بۆ ئەوەی ئالیات و معدات و ئەسلحە و چەک و تەقە